لەم وەرزەی بەهاردا و بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی ئەنفلۆنزای کۆرۆنا هەوارگە گەشتیاریەکان لە ناوچە سەیرانگاکانی سنووری بناری بەمە و ناحیەی مەیدان هیچ گەشتیارێک ڕووی تێ نەکردووە بە هۆی پابەندبوونی هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکانەوە. خاوەنی ئەو هەوارگانەش داوا دەکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە باج و ڕسومات ببەخشرێن. گەشتیاران بە هیچ شێوەیە سەردانی ئەم منتیقەیان نەکردووە لە ئەم نەورۆزە و چۆڵانێکی پێوە دیارە منتیقەکە و کەرتی گەشتیاری بەڕاستی لێرە داڕوخا سفرە ئای لە ڕووی گەشتیاریوە ترێ داواکاری لە حکوومەتیش وەکو باج و باجشت سندن لە هاوڵاتیان چایەکی لەم خەڵکە بێوانەیە کە مۆڵەتی گەشت و گوزاریان هەیە دوو باجە دەنەوانەی باجی کارکردن و باجی گەشت و گوزاریش. ئەم کاتانە ئێمە جاری وا بۆ ڕێ نەبووە کەپری وا بۆتانی ڕۆدامەتە کە کابرا تااقەتی نە بۆ ڕۆشتۆ بۆ جێگەی کە تا ئێوارە دوو جاداومەتە کرێ ئێمساڵ نەوەڵا بە هیچ شێوە هیچ ئیشێکمان نییە هەمووی وەستاوە هەموو شوێنە گەشتیارەکان. هێزە ئەمنیەکانی سنوورەکەش لە حاڵەتی ئامادەباشی تەواودان بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان لە گوند و دێهات و ناوچە گەشتیاریەکان. ناوچەکەی ئێمە ناوچەیەکی گەشتیاری بەرفراوانە لە ڕووی ئەمنیە هیچ کێشەیەک نەبووە. زۆر سپاس بۆ خەڵکی ناوچەکە و بۆ هێزە ئەمنیەکان. هێزەکانمان بە بەردەوامی لە حاڵەتی ئامادەباشدان شەو و ڕۆژ بەبێ ماندوو بوون لە خزمەتی هاوڵاتیان داین. پاش وەرگردنی ڕێنمایی و فەرمانەکانی بەڕێوەبەراتیمان بەڕێوەبەراتی ئاسایشی گەرمان بۆ جێبەجێکردنی خاڵ و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ سپاس بۆ خەڵکی ناوچەکەش بەگشتی زۆر باش بووە. لەم خەڵکی ناوچەی ئێمە بەگشتی زۆر باش بوون هیچ سەرپێچێک تۆمار نەکراوە. خەڵکەکە وەک هێز ئەمنیەکان پابەند بوون بە ڕێنمایەکانەوە تەنانەت لە هەندێک شوێن و ناوچە ئاژەڵداری و لەوەڕداری و باغداریش ڕاگیرا. گوند و دێهات شار و لادێ گەورە و بچووک وەک یەک کەرەنتینەیان لە ماڵەکانی خۆیان دەست پێ کردووە لە پێناو پاراستنی سەلامەتی تەندروستی و خۆپارێزی لە نەخۆشی ئەنفلۆنزای کۆرۆنا. بامۆژێخانی گەلی کوردستان بناری بەمۆ.